تر گەڕانەوەی نییە. جەنگیز ڕاست دەڵێ عەلی ئەو هاتەواوە ئای لە جەنگیز ئەرێ کوڕە تۆچی وەستا خۆ من ئەو کارە بەتەنیا دەوەرە ڕزگارمان کە کاکە. هیچ بووە؟ دەی جارێ من دەڕۆم. بەخێرچی خوارد لەگەڵ. ئەرە چی لەو بێعەقڵە بکەین؟ ئەرێ خۆ من تەرازوو نیم بەڵام غیرەت ماگرت و بووینە کەفیلی. خوا دەزانی چیمان بەسەر دێنێ. یعنی هیچی نوێ نییە؟ تۆ بۆچی وا پێ دەکەنی کوڕە؟ چ بە کوڕە چه هەیە؟ دایک باوکم ڕازی بوون بەچەند داخوازی ئەیشەن دەخوازن. برا شێرەکەی من ئاخیرەکەی قرتاندت. پیرۆزە برام. سپاس دەکەم. شەرمەزارمان مەکە کورە ئالو هەستە پیرۆزبایی لێ بکە. براکەی من